دەرکەوتنی ئەستێرەی گێلاوێش مژدەی هاتنی کەشێکی سارد و تەواو پێگەیشتنی ترێ و هەنجیر و چەندین نیوەیەکی تر دەدات. من تانیا سۆفی لە ڕەنگاڵەدا قسە لەسەر ئەستێرەی گێلاوێش دەکەم. شارەزایەکی بواری گەشتناسی و گەردنناسی کورد ڕای دەگەێنێت ئەستێرەی گێلاوێش دەست دەگات بە جوڵە و لە بەرەبەیاندا بە تیشکێکی درەوشاوەی جوان وەک کریستاڵ دەردەکەوێت. ئەستێرەی گێلاوێش کە ناوە زانستیەکەی سیرۆستا سالار حاجی عەلی شارەزا لە بواری گەشتناسی و گەردنناسی دەڵێت ڕۆژی 5 ئەمساڵ ئەستێرەی گێلاوێش دەست دەکات بە جوڵە و هەنگاو دەنێت بۆ نێو تاریکی تا 22 ئەم چەند ڕۆژە لە نێو بەدری بەیان لە ڕووناکی بەرەو تاریکی دەچێت. دواتر 23 ئەستێرەی گێلاوێش دەچێتە نێو تاریکی شەو و پێش بەیانی دەبینرێت و هەست بە ساردی دەکرێت. دەشڵێت سووڕی ئەستێرەی گێلاوێش 6 مانگ دەمێنێتەوە تا بەرواری 3 شوباتی 2025. نیشانەکانی بریتین لە مدبوونی گەشەی زیندەوەران و سڕبوونی درەختەکان و هەندێک لە ڕووەکەکان. شارەزاکەی بواری گەشتناسی گەردنناسی باس لەوەش دەکات بینینی ئەم ئەستێرەیە هەڵکشانی بە تەواوی بۆ هەموو شەوەکان وەک 30 ڕۆژ و کەمتر لە نێو ڕۆژە، واتە یەکسانە بە 2 کاتژمێر. هەڵکشانی لە شەو دەبنرێت تا سووڕی 6 مانگی تەواو دەکات و بە 6 قۆناغی دەورانی هەڵکشانی دەکات تا دەگاتە هەموو شەوەکە. لەگەڵ هاوکارانم ڕەنگاڵەمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.